ئەوە بۆ ژنایانی ئەوە بۆ شووناکەی بۆ جیابوویتەوە بۆ یەک مناڵتان هەیە مەعاشەکە و چەنە و بۆ لە فڵان شوێن وازی هێنا هەموو ئەم پرسیارانە ڕەنگە تۆیە کە لە منیەکەی زۆر زۆر سادە بێت بەڵام ڕەنگە وەڵامەکەی بۆ من هیچی کەمتر نەبێت لە یەک چەقۆکە بینەی بەسەر دڵمە. دکتۆر بڵێ ئەو هەموو بۆیانی کە باسمان کرد هەمووشی نەبوو چەند بۆیەک بوو بەڵام ئەو بۆیانە بوون کە ڕۆژانە بەرهەمومانەکەوێ. ئەگەر کەسێک هەبێت بۆ نمونە کە سەیریان بەرنامەیە کا بڵێ ئەرێ مەوزوع بڕاوە موشکیلەی تر لە وڵاتانیە وا ئێوە بەم بابەتە گیرساونەتەوە من ئەگەر ئەو پرسیارە لە خۆم بکرێت وەڵامەکەی لای من ئەوەیە زۆر زۆر گرنگەیەمە و بەردانی کە هەڵیەگرین بۆمان بەهاوێژرێ نەک دەست بینە بەردی قورس و هیچ نەتیجەیەکیشی نەبێ. ئێمە گەر بەم بەرنامێ بتوانین تۆزێک بەشێک لە تاچی کورد بەرە ئەو ڕۆشنبیریە بەرین کە ماف بە خۆی نایە هەموو پرسیارێ بکە پێم وا بێ شتێکمان کردووە. پێم وا بێ لەو قسە گەورانەی کە لە زۆربەی میدیاکانی کوردیەوە ئەکرێ و هیچیش ئەنجامی نابێ بەڵام ئێمە شتێکمان کردووە. ئەمەی هێنا بەرنامەی لەسەرکەین پرسیارەکەم. سەرەتا سڵاوتان لێبێت. باشترین بەرنامە ئەوەیە کە لەسەر ئەم بابەتە دەکەین چونکە ئەوە پەتایەکی کۆمەڵایەتیە. باش دەخالەتکردن خۆتی هەڵقورتاندن یاخود فزولیەت لە تایبەتمەندی کەسێکی بەرامبەرت هەرچەند لێتەوە نزیک بێت با بڵێ. باش دەخالەتکردن لە کەسی بەرامبرت ئەو پرسیارە تایبەتیانەی کە لەو کەسی بەرامبرت دەکەیت نەخۆشیەکی کۆمەڵایەتیە پەتایەکی کۆمەڵایەتیە. پرسیارکەرەکە نەخۆشە یانی وەکو نەخۆشی سەیرەکرێ ئەوەی کە دەخالت دەکا. بەڵێ بەڵێ ینی پرسیارکەرەکە ئەوەی کاڵێ بۆ ئەو ئەوەی کە دەخالت دەکا ئەوەی خۆی تی هەڵدەقورتێنێ لە تایبەتمەندیەکانی کەسی بەرامبەر. باش چونکە هەمومان ئەبێ ڕێز لە تایبەتمەندی یەکتر بگرین. یەکێک لە بەمەدەنی بوون و شارستانی بوونی عەقڵیەتی مرۆڤ ئەوەیە من ڕێز لە تایبەتمەندیەکانی تۆ بگرم و تۆش ڕێز لە تایبەتمەندیەکانی بەرامبەرەکەتەوە بگری. ڕێزگرتن لە تایبەتمەندی یەکێکە لە پێشکەوتنەکانی عەقلی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بە مرۆڤی بوونی ئینسانەکانەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە. کاتێ من پرسیارێکی تایبەتی لە تۆەکەم کاتێک کە خۆم تێ هەڵدەقورتێنم لە ئیشە تایبەتەکانی تۆ ئەمە پەتایەکی کۆمەڵایەتیە ئەمە خوێکی کۆمەڵایەتیە نەخۆشیەکی دەرونی گرێکی شعورکردنە بە نەقس لەو کەسێک کە خۆیتی هەڵدەقورتێنێ. بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کۆمەلگانەی کە پەرتەوازن ئەو کۆمەلگانەی کە زیاتر ئیستقراری فکری نییە یاخود سیستەمێکی کۆمەڵایەتی و خێزانی پتەو نییە ئەوانە زۆر بووە بە خوێکی گەورە وەخوێکی گەورە بە نەخۆشیەکی کۆمەڵایەتی نەخۆشیەکی دەرونی کە هەمومان پرسیارە تایبەتەکان لە کەسی بەرامبەرت دەکەین. چونکە پرسیاری تایبەت چییە؟ شتێکە تایبەتە بە تۆ وەڵامەکەی هیچ سوود بە من ناگەیەنێ. کاتێک کە بە تۆ دەڵێم موچەکەت چەندە کاتێک بە تۆ دەڵێم ئەو بۆ ڕیشت هێشتوەوە بۆ سرت بۆیاغ ناکەی بۆ ئەو شتانە نەکەوەنە هیچ پەیوەندی بە منەوە نیە کەمونەیەکەم بۆ تۆ هیچ سوودیش بە من ناگەینێ بەڵکو شتێکی تایبەتمەندی تۆیە. ئەو ڕەنگەت بۆ لە بەرە یان بۆچی ژنانێ بۆچی منداڵتان نابێ بۆچی کورد دەبێ ئەگە کورد دەبێ بۆچی کچە نابێ بۆ خانوەکە ناگۆڕی هەموو ئەو شتە تایبەتمەندیانەی کە کەسی بەرامبەر بێزارەکە کەسی بەرامبەر هەرەسان دەکا پێشێلکردنی مافی تایبەتی کەسی بەرامبەرە لەو پرسیارانە. مافی ئەومان نییە پرسیاری تایبەت هەتا لە خێزانەکانیشمان بکەین هەتا لە منداڵەکانیشمانەوە بکەین هەتا لە خێزان و هەتا لە خێزان و منداڵەکانیشمان بکە چکەوە پرسیارێکی تایبەتیە پرسیارێکی تایبەتە. تۆ لە خێزانەکەتە پرسی ئەم مکیاجەتەوە لێ نایە ئەم شتەوە لێ نایە ئەمە ڕەنگە تایبەتمەندیەکی خۆی بێت خۆی ئەبێ پێت بڵێ ئەو ڕەنگەم لێ دێت خۆتی هەڵقورتاندن جایە کە من ڕێی تۆ وەردەگرم. بۆ نمونە من ڕێی تۆ وەردەگرم ئەم جلانم لێ دێت ئەم ستایلم لەو شوێنە ئاساییە من ڕێی ئەمە تایبەتیە کە داوای ڕێی تۆ دەکەم. بەڵام کاتێککە لە خۆمەوە قسە دەکەم
خۆتی هەڵدەقورتێنم لە ئەوەی تۆ بۆچی ڕیشت بەرداوەتەوە بۆچی قژت بۆیاغ ناکەیت و بۆچی ئەم پێڵاوە لەبەرە ئەمە خۆتی هەڵقورتاندنە لە هەرەسانکردن و بێزارکردنی کەسی بەرامبەرە ئەمەش پێشێلکردنی مافی کەسی بەرامبەرە ئەمە پەتایەکی کۆمەڵایەتیە نەخۆشی گرێ کێماسیە ئەو کەسانێکە ئەو خۆتی هەڵدەقورتێنن زەکای ئیجتیماعیان کەمە زیرەکی ویژدانی یعنی زیرەکی سۆزداریان زۆر کەمە پەیوەستبوونی کۆمەڵایەتیان لاوازە لەو خێزانانە پەروەردەکراون کە خێزانێکی توندوتیژ و پەرتەوازن و کە خێزانی لاوبالین ئێمالن گرنگی بە یەکتر نادەن فەراغێکی دەرونی دروستە بێت لەم کەسە کاتێک کە فەراغێکی دەرونی دروستە بێت بۆ پڕکردنەوەی ئەو فەراغە ئەچێت دەخالەت بە ژیانی کەسێکی تر دەکات ئەم دەخالەتکردنەش یەکشتی لا دروست دەکات قەلەقیەکی لا دروست دەکات تا بنج و بنەوانەکەی نەکۆڵێتەوە و نهێنیەکانی ئاشکرا نەکە ئیسقرار ناکە و خەوی لێ ناکە و ئیسراحەت ناکە بۆیە ئەچێتە ناو بنج و بنەوانی و شتە وردکاریەکانیەوە هیچیش سوود بەو ناگەێنێت ئەوە پێی دەوترێت حەشەری فزولی کەسێکی فزولیە فزولیش کەسێکی مەکروهە لە ناو پێوەری کۆمەڵایەتیەوە بە کەسێکی نەخۆش و ئەوەدا دەندرێت دەستخۆش نورخان بەخێر بێی پێش بەرنامەکە باسیەوەمان کردی ئەومانان لەو خان مەسەنجینانن کە لە ناو سوۆشیال میدیا کاریگەریتان هەیە هەندێک جار ئێمە ومانانیش بە ئەرکێ زانین کە تۆزێک لە شاشەی مۆبایلەکان بتانێنین لە شاشەی تەلەڤیزۆنەکانەوە زۆر بەخێر بێی تۆکو خانمێک ئیتر پیشەیانە وەڵام مەیتەوەکو خانمێک وەڵام مەیتەوەکو ژنێکی ماڵ وەڵام مەیتەوەکو پزیشکێک وەڵام مەیتەوە گرنگەوەکو خانمێک دەردەداری ئەم بابەتانن دەردەداری پرسیاری شخصی بەڵێ زۆر بۆ زۆر لەبەرەوەی ئێمە هەموو ڕۆژ لە بەرچاوی ئەو خەڵکەین ئیتر ئەو حەقی داوە بەخۆی کە بووی هەیە لێت بپرسێ بۆ نمونە تۆ چۆن ئەو قسانەکەی بەڵام تۆ جلانە لەبەرەکەی تۆ چۆن بۆت هەیە کا شەهادەکەت بۆ بە بەلاش نایدەی پێمان بۆ بە پارە ئیدەی ها ئەو نەوە پرسیارانەیان kwa مێردەکەت ئەی kwa مناڵەکانت ئەی kwa ئائیلەکەت واکەدا بس من لما يك نقطة إضافة كم طبعا كمكي خصوصية لنا وكوملجاي إما بداخل لنا وبون يعني خليك لنا وجه خليك شتك نامين ناي خصوصية به أوكي من هنيك شتم كلتو وديارة أوية كمن أمامتو بيبيني والله ما هنيك شتيشم هيا كشاردو متوا معناه أوية من نامتو بيبيني طبعا بعام لكوملجاي إما كباسي خصوصيات أكي وأزاني تو بشانو بالي دروا هالدي لبروي يلين دروا خصوصيات يعني هي دروا ختي سوريان هي دروا بلام خويوانيا أوي توزك لدروا جيابه زوان شوي تناو زور ما بس ما يعني أم قصيتو أو أقريتو الدكتور راستك يعني بونمونا خريكة إما خو معنويني شواب شاني نوكو مروف كبلين هيش خصوصياتك معنية يعني استا كاميراي موبايل كان يعني يكتوزي ما وهر خەویش بەشێک لە ژن و مێردەکان پیشان بات یعنی هەر بەشێک لە ژن و مێردەکان یەک تۆزی ماوە هەر سەرجێگەکەشیان پیشانی خەڵک بن یعنی بەڕاست بەشی دووەمی ئەو پرسیارە ئەوەیە کاریگەری سۆشیال میدیا لەسەر نەهێشتنی تایبەتمەندیەکانی ئینسان ئەزانی تایبەتمەندیەکان مقدسن لای ئینسانەوە تۆ بێ بیپارێزیەوە هەموو کەسێک خصوصیاتی تایبەتی خۆی هەیە خی گەورە بەخۆی دەڵێ من عیبەی تۆداتە پۆشم تۆ عیبەی خۆت داناپۆشی عیبە ینی خصوصیات و تایبەتمەندی ئینسانە با قسەکانی تاو تەواوی ئەو نقطەی کە چوومە ناوی هەتا ئەخیر بیگەێنم کە من دێم بە خەڵک ئەگەێنم ئەڵێم شتێکی ناوی خصوصیەتە شتێکی تۆ بۆت نییە أو برسيارة بكيت مثلا يعني بوتنية مراقبة كسيكي تر بكيت يعني بوتنية غيبتي كسي برامبر بكيت بوتنية ببيت أخوة وحكم بكيت بسر أوا ليرة أو دي بقى مالي وكجوباري لي موكي إما أمامان لدروا هناوا والله ما قرر توزيك تو لدروا بجيت يعني لدروا جيابيت يعني ثقافتي كي دروا تهبيت وزي أتواني لو تيبقيت كدروا زور فضولي ترن لوي إما 1400 قصور صال بيش إستا لدينكي إما يا بيتاليتي من حسن إسلام المرء ترك ما لا يعني شي يعني أوي بيوندي بتونيا أبي وازي لي بيني أبي حقي يعني حقت بيدا ونبي باشا
بۆ 1400 ساڵ پێش ئێستا بە ئێمە وتراوە تۆ بۆت نییە تدەخل لە ژیانی نور بکەی مەسەلەن یان بۆت نییە پرسیاری شخصی لە کەس بکەیت بۆم نییە لە سوورەتی حجورات سوورەتێک ئاەتێک هەیە ئەڵێ چی ئەڵێ یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن فإن بعض الظن إثم أوكي ئەمە یانی چی ئەمە یانی من کە دێم بە تۆ ئەڵێم کاک دەروون ئەو چۆنە تا ئێستا ژنت نەهێناوە و بۆ ژنت نەهێناوە هەرچیم پێ بڵێیت من گومانێکم هەر لا دروسە بێ ئەگەر ڕاستیەکەشم پێ بڵێ من هەر گومانم لە لا دروزی کەواتە ئینە بعض الظن إثم ئەو گومانێکە لە لای من دروست ئەبێ کەواتە من ئثمێکم کردووە وەرە ئاەتەکە تەواو کە دوای ئەو ئەڵێ چی ئەڵێ ولا تجسسوا بۆت نییە وەکو دراوسەیەک مراقبەی دراوسێکت بکەیت مراقبەی کوڕی خەزورت بکەیت مراقبەی براکەت بکەیت بۆت نییە بۆت نییە دوایڵێکی ئەڵێ ولا يغتاب أحد ولا يغتب بعضكم بعض بۆم نییە من غیبەتی بەرامبەرەکەم بکەم ئەڵێ وەکو ئەوە تا کە تۆ گۆشتی براکەت بە خاویە خۆی سیر ئەو وەصفەکە کە من نەپێویستم بە کتێبێکە و نەپێویستم بە زانایەکە بۆی پێمی بڵێ و نەپێویستم بە ساڵەهای خوێندنە پێویستم بە هیچ نییە پێویستم بەوەیە ئێمە کۆمەلگایەکی مسلمان نین ئێمە هەڵناسین و دائانیشین ئەڵین ئەوە بۆتێ ئەوە بۆت نییەوە حەرامەوە حەڵاڵە دەی ئەوە فەرمودینەکەم پێم ئەڵێ بۆت نییە پرسیار بکەیت شتێکە حەقی بە تۆ نییە دوای لە ئەخیر وڵێت ئەڵێ اتقوا الله یعنی چی اتقوا الله یعنی با بەردەوام خوات لەبەر چاو بێ تۆ ناتوانانی دەوری خوا ببینی بەردەوام بم دەستخۆش نابۆستە درامایەکمان هەیە ئەو درامایە سەیرەکەین کە ئێوەم لەبیر نەکردووە هەر بەڕێزێک لە ئێوە قسەیەکی هەیە من لە خزمەتیا بم لە چ کات و ساتێکا ویستان قسە بکەن من لە خزمەتان نابم درامایەکمان هەیە بابزانین پرسیارێکی سادە کە لە دڵی توایە بەرامبەر کەسێکیەکەی وەکو لە پێشەکی بەرنامەکە وتومە وەڵامەکەی ینی ئەگەر کەسی بەرامبەر وەڵامە باتەوە چ خەنجەرێکەی لە دڵی بابی نەربین کاک میران ماشەڵڵە کە دەبینم درم خۆش دەبی معقولیان بە پێش شەریکەی داتێ پەڕم و ئەتو لێرەبی سرت لێ نەدەم خۆ من وەچتو نیمە وەڵا کاکە من بخزمان بەسەر دەکەمەوە برادری خۆم کەم سەفرەمان پێکەوە کردە کەم گەڕاینە کەم چوینە بەغدا و دهۆک و زاخ و هەورەمان کاکە ئەلانەکە تو لە خەرچی ناپرسی هەر شەریکە و ژێریکە و ئیش و ئیش ئەدی کاکە تو بێ ڕەحمی چاوەکە بەخوای ئەو کێشەیەمەی لەگەمانش لەبارەی سەداوەڵە کور ناتبی کاکە دی کورت واگات لە دنیای لەبایە دەنگ باش تو والله باشم الحمد دائمی خۆم دەکەم و ئەمور دەڕوا باشە باش دەڕوا ئەگە دوو جار بڕوا خۆشتەرەوە چکەن ژنەکەتینا ژن دیسانە کە دەگەم هەریکەچی ئەو پرسیاری دەکەی کاکە والله سوزانم دەینم کاک میرانەوە قسمەت دەبی تا کەنجەوە عمرت دەڕوا بیر لێ ناکەیەوە بە خودای دەبی ئینشاءڵڵا هەوڵەکی دەدەم هەرچی دەبینی تەدەخولیشی شخصی دەکەن ئەنی چی ڕانهاتە سەر ئەو پرسیاری باشە پرسیاری چی پرسیارە لێت دەکەم بۆ دەستم کێشی پارە دەبی ئەگە پارەتی بم یارمەتیت دەم ئەگە ژنێ بۆ خۆم لە دوو ژنی دەگەڕم کاک میران وڵای ژن زۆر الحەمدوللا ئەی خزم هەیە کورە پارەشم بێ کاکەم لە مێژە مۆزفم وڵای پارەی باشم هەیە پارێ ژنێم هەیە باشە باش فکرەشی لێ دەکەمەوە بە قسەی تو دەکەم ئینشاءڵڵا قەدەرچکە ژنەشی دێکم باشە پارەتێ خانی تێ مارت خڕەنەبی دەژنەچی بین ئەی هەوار ئەری کاک میران کاکە وازنە مۆزوعی ناینی ناوەڵ دەمێ بزانم مەسەلەکە چییە ئێخ کاکە دەتو ئیلا بزانانی ئارێ وەڵڵا کاکە و هەرەتونی وڵای خەڵکەشی زۆر دایانی ئەوە تەدەخولی ناوەخنی کێشەی خەڵکی بکەن کاک میران پێ دەرێن بەستخوا بە کەزمەرە ئەم کێشەی تەندروستی مەیە هەموو ژنەک لەکنە من ناوێت ئەی باشە تەندروستی تێ چارەسەریشی ئێستا تو وازنە مۆزوعی ناینی کاکە بەلچی کێشەکەی من چارە باشە لۆ تووڕە دەبیانی دەرەمش نەچی بینە تووڕە دەبی کاکە من هاتممە تو ببینم چایەکە لەکەم خۆم قاوەچێ بخۆم نەستەلک بەس ئەم نەمگۆدە تۆرە ناوەخنی کێشەی من کاک میران چاوەکەم قەلم تێک چۆم دەڕۆم ئەم نەمزانی مەجلیس دوا ناخۆش مەجلیسم ناخۆش وەرە شیرینم وەرە شیرینم تەبانە و چەپڵێ بۆ دڵی ئەو پیاوە بوو کە ڕەنگە ئەمە ڕۆژانە ئاوا برینار بکرێ و بەڵام هەر بە پێوە وەستاوە و ئیشەڵا و نمونەی وا زۆرە لە ناوم کۆمەڵگەیە و هیوادارم ئەو کاتی کە پرسیارێکی تایبەت لە دڵتایە چاوەڕێی جوابێکی وا بکە و کاتی کە تۆ بە کەسێک گەڵێر و بوا قەڵەو بووی شاید لە تۆ زیاتر حەزکە لە شولارێکی ڕێکیە بێ بەڵام
نەخۆش بێت بەڕاستی کێشەیەکێ بێت کاتێک بە کەسێکەڵی ئەریێ بۆ ڕیشێت شاناکەی و تەسەور کات کە لە خۆشیان ڕیشاناکە بەڵام ئەکرێت لە ژێر ڕیشەکە شتێکی شارد بێتەوە کاتێک بە کەسێکەڵێ ئەریێ بۆ ئەوە لە بەرناکەی یا بۆ ئەوە لەوە ناکەیت بە جۆرێک لە جۆرەکان خەمێکی هەبێ لە ژێر ئەوە بۆ شارد بێتەوە دکتۆر جان پرسیارە لێ ناکەم تۆ توێ بڵێ چی والله دەستخۆشین لە بەرنامەکەتان دەکەم دەستان خۆش بێ بابەتەکەش بابەتەشی گرنگە صرف کۆمەڵایەتیە طبعاً بەس ئەو قسانەی ئێستا هەمووی کرا هەمووی جوانە بەس ئەمە ئەگەر نین لە ئەسبابی شتەکان نەکۆڵینەوە هۆکار چییە بۆ من دێم ئەم پرسیارە خصوصیانت لێ دەکەم هۆکار چییە بۆ من تاکێکی وام لێ دەرچووە بۆ لە کۆمەڵگامان ئەو جۆرە تاکانە هەیە باش ئەمە هەر شتێک سەبەبت نەزانی نەتانی ئەتو چارەسەریشی بکەی باش وایەنە باشە بەڵام من ئەمێ پێشەوەی سەبەبەکە باسکەی بەڵێ هیچ هۆکارێک نییە تۆ پرسیارێکی شخصی لە کەسێ بکەی وەنیە ینی من بە هیچ هۆکارێک من ناتوانم من پرسیارە شخصیە لە تۆ بکەم وەنیە ینی هاوڕای لەگەڵ ئەمە من هاوڕامە 100 ملیار هاوڕامە کە ناوی پرسیار شخصی لە من بکرێ باش بەس هۆکارچیە من وا فزولی دەچوومە کێشەکەم لێرەیە فعلا خۆی من هەرچیمە جوانم ناشرین باشم خراپم بۆ خۆمە بۆ تۆ نییە ئەم پرسیارانە بۆ لە من دەکەی من لەگەڵ ئەوە هاوڕانیمە بەس ئەسباب چییە کۆمەڵگایمە بۆ شێوەیە دەردەچیتن کاک دەروین ئێمە چۆن پێویستیمان بە پەروەردەی ئەخلاقی هەیە بە پەروەردەی دەرونی هەیە بە پەروەردەی ئاینی هەیە هەر لە منتاڵیوەش بۆ هەر بە هەماشی پێویستم بە پەروەردەی کۆمەڵایەتی هەیە من ڕێزم هەیە لە زۆر ناحێ ئێمە پەروەردە دەکرین دایک و باوکەکە وا زانی منداڵەکەی پەرفێکت بەخێو کردووە بەس نازانی لای کۆمەڵایەتەکەی کەم و کوڕیەکەی هەیە ئەسڵەن دایک و باوکەکە زۆر جار نازانی من خۆم سەبەبم ئەو منداڵە بە فزولی دەردەینم من خۆم سەبەبم ئەو منداڵە کە گەورە دەبێ و کەسانێکی لێ دەردێتن وا دەبێتن لکنی زۆر ڕۆتینە زۆر ئاساییە بێ پرسیاری شخصیت لێ بکە ئەمەنە پرسیاری شخصی لە مناڵ دەکەین ئەمەنە پرسیاری شخصی لە دەکەین یەکێک لە پرسیارە دووبارەکان بۆ مناڵ ینی وەکو بیرخستنەوەیە ینی هەمیشە دایک و باوک تۆ منێ خۆشەوی یا دایکە یان دایکەکە پێڵێ منێ خۆشەوی یا باوکە ئێمە پرسیارێکی تایبەتە خۆ بەڕاستی ئیزافەتەن یعنی بێزگەلەوە خۆ ئەمە حتى تەداخلی زووکوبەرگی منداڵەکان دەکەین بەسیترین نمونەیە لەوانەیە هەندێک نەواحید هەبی تۆ بڵێ من باشتر دەزانم وەکو دایک باوک ئەو نایزانێ بەس کە تۆ دەچێ مۆڵێک منداڵەکە دەستی دەگری بۆ تەداخلی اختیاراتی منداڵەکە دەکەی کە منداڵەکە وا هەز دەکە حیاتی ئەمەنە کراوەیە ئەمەنە فریە تۆ حەقی هەیە زووکوبەرگم اختیارکە تۆ حەقت هەیە مەکتەبەکەم بۆ اختیارکە تۆ حەقت هەیە هەموو شتێک حتى لە کاتی دەگاتە قۆناغی هەرزەکاری کە دەبێتە قۆناغی 6 دایک و باوکەوکە بۆی هەیە اختصاسەکەی بۆ اختیارکە دەستی ئەم شوێن ناوچە وا هەز دەکە ئەم جۆرە پرسیارانە زۆر ڕۆتینە ئەویش هەر بە ڕۆتینێک دێلێت پرسیار دەکە وا هەز ناکەوە تەداخلی خصوصیاتت دەکە سەبەبەکە لێرە سەر هەڵدەدا کە ئێمە لێرە پەروەردەی کۆمەڵایەتیمان بە توندی نەبیتن کە پەروەردەی کۆمە بە دەقیقی نەبی لە هەموو لایەنەکانەوە نەتوانین پەروەردە بکەین ئاخر کە گەورەش دەبین تاکێکی ئەوامان لێ دەردێتن باشە بەپی بینینی تۆ دکتۆرم پرسیارە لە تۆ شەکەم لە هیچ شوێنێکی خوێنە ینی لە ناوەندەکانی خوێندنیتر لە سەرەتایی و دواناوەندی و تا شوێنانە ئەوەنەی من ئاگام لێ بێت لە شوێنەکانیە بۆ نمونە پەروەردەی فکری ئینسان بکرێ ئەوەنە تەرکیز لای جوزانم بیرکاری و فیزیا و کیمیا و ئەوەیە کە ڕەنگە جوزئێکی بچووک بێ لە ژیانی هەرێکێکمان بەڵام تەرکیز لەسەر ئەوە نییە کە ڕۆژانەوەکو ئەو پیاوە تۆ تاچێکە لێ دەرچێ خەنجەر بکەی بەدڵی خەڵکە ڕێک وایە کاک دەروون ئێستا حتاکو مۆزوعی کە پەروەردەی فکری لە قوتابخانەکان دەکرێت زۆر شت هەیە زۆر وەسائل هەیە بەکار بێ چکە بە خۆمان دەزانین لەوانەیە کاک دکتۆرش زۆر باش بزانیتن ئەمە ئەو مؤسساتانەی کە لی پەروەردە دەکرێت یەکەمیش کە بناغەیە خێزانە پاشان قوتابخانەیە پاشان وەسائلی ئیعلامە دەوری وەسائلی ئیعلام دەوری عیبادەت هاوڕێ هەموو ئەوە تاک پەروەردە دەکاتن من لەوە شتێک وەردەگرم لەو شتێک وەردەگرم بەس بەداخەوە کە ئێمە دەچینە قوتابخانەکان من وەکو مامۆستایەکی زانکۆ ساڵانە قۆناغی چارمان لا تەطبیقاتە ئێمە دەچین سەردانیان دەکەین دەوەڵە کات هەبووە قوتابی گوتیەتی مامۆستایەکەی خۆم لێم ئەپرسی ئەوڕۆ چیت خواردووە
خۆ سەیریکەی پرسیارێکی ئاساییە بەس ئەوە تەداخلی شخصیەتی کەسێک دەکەی ئاسایی نییە بۆ منیە من بپرسم تۆ ئەوڕۆ چیت خواردووە دەستخۆش یەمەلای جەنابە فەرموو سەرەتا سڵاو کاک دەروون زۆر بەخێربی سەلامەت زۆر کاک دەروون بەڕێی من ئەوە لە دیاردە دەرچووە ئەوە بوویتە شتێکی نۆرمال لەکن خەلکی تەمەشاکە دوای چاکوچۆنی پرسیارە شخصیەکان دەست پێ دەکات یەک دەق ئەلێرا بۆسە وایە دکتۆر وایە ئەمە باسکە بڵێ بۆتە خوێکی کۆمەڵاتی مە باسمان کرد یعنی شتەکە لەوە بۆتەوە بڵین بۆتە خوو بەڵێ ینی خوێکی کۆمەڵایەتیە لەو حالەت و دیاردە دەرچووە دوای چاکوچۆنیەکان دەستی پێ دەکات باش من یەک لەوان قوربانی ئەوەمە بەڕاستی بۆ پرسیاری شخصیش قوربانی تێکەوتووە باش طبعاً کاک دەروون ینی وام لێ هاتبوو 2 ساڵ لە مالەوە فۆبیان بۆ دروست بوو نەمدەتوانی بڕۆمە دەرەوە لەبەرەوەی چەند ساڵەکە زەواجم کردیە منداڵم نییە باشە ئەوەندە پرسیارم لێ دەکرا ئەوەندە بۆ مناڵت نیاندە پرسیاری شخصیان دەکرد بڕواتە بی کە دەڕۆیشتم بۆ دکتۆر ئەو پرسیارانەی لێم نەدەکرد ئەوەندە دەڕۆیشتە ناو بابەتەکە بۆش ڕانەدەوەستان ئیتر دڵیان بریندار دەکردم باشە بۆ نمونە خانومان کڕی هەر کەسی نێزیکی لای هاوسەرەکەم و لای خۆم هاتنە پیرۆزبایی نەک بڵێ کەسێکی نەخوێنەوار و پەرژینێکی قایم جاهل بێیان شتێکی ئاوە کەسەکە ینی خاوەن شادێکی بەرزەش هاتیڵێ ئێوە خانوتان بۆ چییە؟ خانووی 2 تاوەقتان بۆ چییە؟ خۆ ئێوە و جاختان کوێرە؟ خۆ ئێوە منداڵتان نییە؟ ئەنی ماڵ بۆ کوێ دەکەن؟ ئەو شتانە ئێستا ئەگەر ئەوە نەخۆشیەکەیە ئەم نەخۆشی کۆمەڵایەتێک ئێمە باسی دەکەین کە واز لەوە نانێ ئەو پرسیاری خۆی دەستەواژەکەی دەڵێ ئەو پرسیاری کە بێزارم دەکا ئەو پرسیاری کە بێزارم دەکا نەک بێزارم دەکە بریندارم دەکا بریندا ئەخر کە بێزاری کردی بریندارت دەکە و ژیانت لێ تێدەدا یعنی زۆر بە ئاسانی ویان گوت بەڵام 2 ساڵ کاریگەری ماوە لەسەر دڵم شتێکی دیش بە هەمان شێوە کەسێکی تر ئەوانە ینی من زۆر شتانم بەسەراتیە دانیشت بووین لە مەجلیسێک ئیتر پێیوتم ئێشتا مناڵتان نییە وتم نەوەڵا هەتا خوابیدا ئەزانی چم پێ دەڵێ ئای ئەوێت چ گوناحێکی گەورەت کردبێ خوددا تۆی لەوە بێبەش کردیە لە سۆزی دایکایەتی و پیاوێکی گەورە وتم وەڵامم داوتم ئەی دەبی دایکمان عائیشە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ گوناحێکی کردبێ خوالەوە بێبەشی کردبوو دەسەکانێ خۆش بێ من بۆیە زانم کە چەپڵەیەک بۆ هێزی تۆ لێبین کە لێرەی و تۆ ئەتوانم بڵێم نمونە زۆر زیینۆکەی ناو بەرنامەکەمان بوو بەڕاستی ڕێک ئێمە و قسانە باسەکەین ئەو پرسیارە سادانەیە کە تۆیەک زۆر ئەتوانم بڵێم ڕێ بەخۆم بەم زۆر بێشعورانە پرسیارەکەی بەڵام تۆوتێ بێزارکەر بەڵام ئەوە دڵگەرم بووتی بێزارکەر ناچەقۆکە بوو کە من باسم کرد جا ئەو نەخۆشیە کۆمەڵایەتێکی ئێمە باسەکەین یەک قەوسم بەرێ هەستم کرد بە جۆرێک لە جۆرەکان دڵە پڕ بوو نەوەڵا ئەمیز شتێک بڵێم حەدیثێکم بەبیر هاتەوە کە ئەڵێم من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم جارة دوای ومن كان منكم يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه دوای چی ومن كان يؤمن بالله واليوم الآخر چی فليقل خيرا أو يصمت یان قسەیەکی خێر ئەکەی یان دەمت داخەو بێدەنگ بە ئێمە ئەومان نییە ئێمە زۆرە زانین وەرە بیهێنە ئەو قسانی کە من ئەیکەم بابۆم بڵێ هەموو یەزانێ بەڵام نازانێ چۆن بەکاری بێنێ هەفنی ئەتەکی باش خەریکەوەم لێکات دکتۆر منیش پرسیارێکی تایبەت بکەم ینی تۆ زۆربەی با بڵین نمونونەکانە قورئانی پیرۆزە بەڵام خۆشە جلوبەرگەکە و جلوبەرگێکی سفورە جوابم مێرەوە ئەتوانی من هەندێشت من هەندێک جار ڕێ بە خۆمەیەم جاروبار با ئێمە لە ژیانی خۆمانە زۆر خۆمان باڵان نەبینین بەڵام من دایمە هەمیشە ئەگەر زۆر زەڕور بم بە پرسیارێکی تایبەت لە جەنابە دایمە پێشۆی وەڵامم بیتەوە پێتەڵێم ئەتوانی جوابیشم نەیتەوە هەڵبەتا گەر پرسیارەکە تایب ینی پەیوەندیەکی بەمنەوە هەبێت بەڕاستی وەی ئەزەن چۆنە تۆ ئەو پرسیارێکە لە بەرامبەرەکەتەکەی پرسیارێکی بێزارکەرە گەر وەڵامت نەداتەوە بە تووڕە ئەبی
تۆ ڕابێڵێ منی ئێمار کردو وەڵامی نەدامەوە ئێستا و خاتونە باسی کرد وتی من تووشی فۆبیا بووم فۆبیایەکە لەو حالەتە خەتەرانەی کە تووشی ئینسان دەبێ لە ڕووی سایکۆلۆجیەوە ڕەنگە ئەو فۆبیایە گۆشەگیری بکە ڕەنگە و فۆبیایە وات لێ بکە تێکەڵی کۆمەڵگە نەبی فۆبیای کۆمەڵایەتیە تێکەڵاوی کۆمەڵ نابێت و ڕقی لە میوانداری و دەرچوون و هەموو ئەو شتانەیە کە بێزاریەکە دەیدا تقریبان ئەمن 2 ساڵ نەمتوانی بە هیچ شێوەیەک بڕۆمە دەرەوە ینی ئەوەندە تەنها دەچوومە لای دایکم بابم دەهاتمەوە نە بازار نە میوانی نە سەردانی و ڕێگەشم نەدا کەس بێتە ماڵم یعنی بەجددی دەمزانی بە شێوەیەک بریندار دەکرێم من ئیدر تەحملی ئەو شتانەم نەمابوو ینی بە هیچ شێوەیەک نەمدەتانی ئەگەر پرسیاری شخصیانیش نەکردبە بەڕاستی چەند جارێک لە چەند مەجلیسێک دانیشتوم مەسەلەن نەیان دەتوانی پرسیاری شخصی بکەن باشە مناڵێکیان لەکن بوو دەمزانی وا لەبەر منانوت وەی چەند خۆشە مناڵ ئەوە میوەیە بەهەشتە خوانای کاتە قسمەتی هەموو کەسێک ئۆی قوربانت بم نازانم ئەو شتانە من هەستم دەکرد کە لە من زیاتر کەسی تر لەوێ نەبووکەوە مناڵی نەبێ ئەوانە ماڵی بێ منداڵ ئاشی ئاو لێ بڕاوە و نازانم ئەو شتانیان دەگوت ینی بەجددی لەوە فۆبیان بۆ دروست ببوو دەسەکانی خۆش وەڵامەکە هەڵگرە یەک چۆر ئاوە خۆینەوە جان وەڵام نییە پرسیارە پرسیارەکەی پرسیارە جان ئایا ئێمە بەس ئەتوانین بڵێن خەتای ئەو کەسانەیە کە دەخول لە ژیانمان ئەکەن یان شتێک هەیە ترکێک هەیە کە من بەکاری ناهێنم و ئاکات دەرگاکەم کراوەیە بۆ پرسیار ئەو پرسیارەکەڵێ ئاسمی کوێشن ئۆکەی باش ینی تۆ ئەو پرسیارەکەم بە پرسیارێکی جددی بۆ بەشی دووەمی بەرنامەکە بووی کە ئەو خەڵکانەی کە پرسیارمان لێکن عاقلیان کەین کە چ تەکنیکێکی وەڵامانەوەمان هەبێ بۆیان کە تا جارێکی تر ڕێ بەخۆیان نێنە و پرسیارانە بکەن قسەیەکی زۆر جوان بوو ینی ڕەنگە تۆ هەمومان بەشێکی زۆرمان هۆکار بین بۆ ئەوەی کە ڕێمان خۆش کرد بێ کە تۆ ئەو پرسیارە تایبەتانم لێ بکەی چۆڕیاوە خۆین و دەست پێکەین وابزانم خانم ئەوێ پێش بەرنامەکە قسەیەکمان کرد لەبارەوەی کە هەندێک جار ئەو میوانە بەڕێزانی کە لێرن ئەمان بەنە گۆشەیەکی بەرنامەکەەوە کە ڕەنگە خۆمان بیرمان لێ نەکرد بێتەوە دکتۆر قسەکە ئەوەیە کە پێش بەشیەکەمی بەرنامەکە زۆر مەبەستمە کە بچینە ئەو دیوەی کە ئایا خەتای خۆمانی تایە کە ڕێخۆشکەر بین بۆی کە پرسیارمان لێ بکرێ ینی سوچی خۆمانی تایە ینی خۆمان مرۆڤەیە لەو نەوعانە بێت کە ڕێ بە تۆ نەیات پرسیاری تایبەتی لێ بکەی و مرۆڤیشە بێت لەو نەوعانە بێت کە یاعتیادی بێ بەلاتەوە هەر جۆرێک لە پرسیارکردن لێەکەی خۆی لە وێ بە خۆتم نەوت جارێ چکامێ ڕایی هەمومان وەرگرین بۆی کە بینە لای خۆت خۆی لە حەقیقەتدا بە خۆشمان جوز ئەچین لەو پرۆسەیە بە خۆشمان ناتانی خۆمان فەسڵکەین لەو پرۆسەی پرسیارکردن لەسەر حیاتی شخصیمان یان لەسەر پرسیارەکان کە نامانەوێت وەڵامی بدەینەوە یەکەمیان ئەوەی مشکلەکەمان ئەوە لێرەدایە ئێمە قابلیەتی وەڵامدانەوەمان نییە قابلیەتی وەڵامدانەوەژە تۆ عیلاقەت نەبی بەڕێز ئەمە پەیوەندی بۆ تۆوە نییە ئەمە ئەو جۆرە ڕەتدانە قابلیەتی ئەو ڕەتدانەمانە دووەمی شت بۆچی نیمانە ئەو قسەکەی ڕاستەکەی ڕێک لێرەیان بۆچی نیمانە ئێمە قابلی ڕەتمان لێ لێرە ئەمە کێشەمان لە ئوسولی پەروەردەکردنەکانە ئەمزانە زۆر فۆکەس ئەم دەخەمە سەر پەروەردەکردن باش ئەزانم ینی ئەمە بۆیە زۆر بە بابڵین زۆر سەرجادەیانە قساکەم ینی ئەمە بێتەربێتیە من ئەگەر بەڕێ کەسێک پرسیارێک لە من کا پرسیارەکە شخصی بێ بڵم قوربانجان ئەمە پەیوەندی بە جەنابتەوە نییە و ئەم پرسیارە لە من مەکە نەحتمەن ئەمە بێتەربێتی منە ئەوە چتیوانە ئەوە بەعکسەوە ئەوە لە سەقافەتی تووە لە جۆریکردنەوەی تووە بەسەکە لە دەما بە شکر بێت دکتۆر باشە ئەی بێتەربێتی منە خۆ بێکیشان بێ بێتەربێتی منە کە ئەحساسێکی وای بەمێ و جوابی بەمەوە کامیان بە تربێتیە کامیان مۆراڵە ئەوە مۆراڵەکە تۆ مەسەلەن ئەفوم کە جەنابنا کەسێک ئەو پیاوەی کە لە دراماکە بینیمان کەسێک پرسیارێکی تایبەت لە کەسێکەکە ئەم کەسە
بە تربێتە جوابی نایەتەوە و بیشکێنێ یان بێتەربێتە بەدڵی ئەو بکات و جوابی باتەوە یان سێم هەیە لە قالبی ئەوە دەربینین ئەمە کە بە تربیەتە یان بێتەربیەتە قالبی ئەوەیە ئوسلوبی ڕەت فەنی ڕەت خۆ من دەتانم وەڵامی قسەکەشت نەدەمەوە بەبێ ئەوەی بریندارشت بکەم خۆ دەتانم وەڵامی پرسیارەکەشت نەدەمەوە باش ئێستا مەسەلەن تۆ پرسیارێکی شخصیم لێ دەکەی من نامێ وەڵامی بدەمەوە مەسەلەن پێتی دەڵێم ئەرێ کاک دەرون ئەگەر هات من وەڵامی پرسیارەکەشم دایەوە پاشان چیم بۆ دەکەی بزانم ڕەدت چییە چکە بۆ باشە شخصیکەین بۆ بۆی کە خەڵک شتێکمان لێوە فێر بێ من پرسیارێکی تایبەت لە جەناب دەکەم تۆ چۆن چۆنی جواب مەیتەوە مەسەلەن بۆ نمونە ئەزانم ئەڵخە لە دەسایە و خۆشبەختانە هاوسەرداری بۆ ئەم پرسیارە ئەەکەم مەسەلەن گریمان تۆ کچێکی شوو نەکردو پێتەڵێمەوە بۆ تا ئێستا شوو نەکردو تۆ چیم جوابیتەوە باش کاک دەروم بەتەمای منی ئەم پرسیارەم لێ ئەەکەی یان کەسێکت بۆ من دۆزیتەوە من ئەم پرسیارم لێ ئەەکەی ئەو جان چەند قورسە جوابەکە خۆ من ئیحرازم لێرە نەتۆم بە ڕاستە دوور لە تۆ نەتۆم بە بێتەربیەتدانە نەخۆشم بە بێتەربیەتدانە بەس ئەگەر من 2000 وەڵامی تۆ بەو شێوەیە بدەم نەهێلم تەداخلی ئەو مەساحەیە بگە تۆش زاری سێم بەخوا هەزار شتێشم لێ ببینی هەر بە تەنیشت مەشا تێ ناپەڕی پرسیارم لێ بکەی ڕێک ئاوە لێرەیە بەس خاڵێکی تر هەیە ئەگەر کاک دەروون ئەمە تەمەشا بکەین ئەم کەسانە ئەم جۆرە پرسیارانەما لێ دەکەن ئەگەر کەسی ئەو کەسێک کە من ئەو کەسەمە پرسیارم لێ دەکەی شوت کردووە منداڵت هەیە منداڵت نییە ئەگەر هەندێک عاقلانە بیرکەینەوە کەسی بەرامبەر حتمما هەدەفێکی هەیە ئامانجەکەی لە دوو پرسیارەکەی یا ئامانجەکە خۆی نەقسەکی تێدایە دەوێت ئەم نەقسەی پڕکاتەوە یا ئامانجەکە ئەوەیە دەوێت لە حاڵەتێک لە حاڵەتەکان ئیستیغلالم بکاتن لە شتێکدا ئیشی بەو جوابەیە ئیشی بە جوابەکەی تۆی لە بە هەندێک چوتەنەوە حیاتی تەفاسیلی تۆوە یا حاڵەتێک لە حاڵەتەکان ئینسانێکی سادەجە ئەسڵان ساکار و سادەیە لە فەقیری خۆ دەڵێ لە فەقیری خۆ لە کەم عەقڵیە لە کەم عەقڵێ لە فەقیری خۆیان پرسیارەکانمە لێ ئەکا تۆ منی ئەو کەسێک کە پرسیارم لێ دەبی من عاقڵ بم کەسی بەرامبەر بە چه هەدەفەکەەوە پرسیارم لێ ئەکا تۆ ئەگەر منیش نەتوانم تۆ بخوێنمەوە تا ڕادەیەک تەواو دەکام منیش لە دنیا هیچ نازانم منیش هەر بە هەمان عەقڵێتی تۆوە هەمان پرسیارەکان کەواتە لە ڕووی زانستیەوە باشە قسەکانی تۆ بەگشتی ئەوەی دەرخست کە پێمان بڵێ کاتێک کە تۆ وەڵام دەرەوەی پرسیارێکی تایبەتی لە کەسێکەوە تۆش هیچ کەم و زیاتر نییە لەو بەقەر ئەوە لێت ئەگەر جواب بدایەوە ئەگەر بە قسەت کرد بە کورتی دکتۆر بۆی کە بینە لای ساحبی بابەتەکەەوەی کە یەکشت هەیە ئەو پرسیارانەی لێمان دەکرێت لایەن چێوە لێمان دەکرێت تاوان لای ئەو کەسانێک کە خزم و کەسن و نزیکەکانن لایەن بێگانەوە لێمان ناکرێت پرسیارەکانی تایبەت ناکرێت ئەو کەسانی کە پرسیارەکەن ئێمە دەست بە ڕویان دابێنین و بیان شوێنینەوە برینداریان بکەین چونکە ئێمەش وەکو ئەو لێ دەین ئەگە برینداریان بکەین بەڵام دەکرێت ئەتەکێتی وەڵامدانەوەی بیکەین کۆمەڵی هەنگاو هەیە تۆ کەسانێک کە تەدەخولی ژیانی تایبەتی تۆ دەکەن باشە دکتۆر با پرسیارەکان وا لێ بکەین بۆی کە بینەر لێمان تێبگا من تۆزێک وەستایانە ئەمێ بەرنامە دروستکەم بۆی کە بە ئاسانترین ڕێگەن منیش من پرسیارێکی تایبەت لە تۆکەم وە ڕەنگە هەر پرسیاریش بێ مەسەلەن ڕەنگە پێ بڵێمەوە دکتۆر من زۆر ڕقم لەو شتەشیانی بە شخصی بەس ڕەنگە پێت بڵێمەوە دکتۆر بۆ سەرێ زەرع ناکەیتەوە مەسەلەن قژێ زەرع ناکەیت عەفو ئەو پرسیارێک خەریک بوو پێت بڵێم ئەو پرسیارەم لێ بکە چ پرسیارێک بێزارم دەکە ئەوەی دەی ئەو پرسیارێکە بێزارم دەکە دەڵێن بۆ سرت بۆیاغ ناکەیتەوە باش بۆ سەر ڕەش ناکەیتەوە ئەوە ئەو پرسیارە کە بێزارم دەکە کە بێزارم بەڕاستی کە بێزارم دەکە بۆچی سەر دوێغ ناکەیتەوە ینی ئەمە پرسیارەیە کە لە ژیانی ئاسایی تا کە خەڵک لێ مەکە و کەسانێک کە لە نزیک من لە نزیک من باشە چیان جوابیتەوە بۆی کە عاقلیان کەی من بە بەردەوام جوابی ئەوان دەدەمەوە ئەڵم ڕەنگە حەساسیم هەبێ بە بواکردن تۆ ئیتر ستۆپەکە دەڵێ ڕەنگە ئەوها ڕەنگم پێیوە گرتی بێت ڕەنگم پێیوە گرتی بێت پێی ناڵێم بۆت نییە ئەو پرسیارە بکەیت چکە ئەو کەسێک کە پرسیارم لێەکە هاوڕێمە خزم و کەس و ئەو کەسانەی لە دەوروبەرم هاتووی ماڵم دەکات کەسێکی بێگانە نییە ناکرێ من ئەو ئەتەکێتە بخەمە و قالبەی دڵی بشکێنم چکاگە دڵم دڵی منیشکان باشە ئەگەر کەسێک بوو ویستە دڵی بشکێنی ویستە من ئێسا حەزم لە وەکو یعلامیان باسەکە حەزم لە جوابەکەی دکتۆر بوو مەسەلەن کەوتی ئەرێ تۆ بەتەمای چیت یانی تۆ بۆ پرسیاری ئەوە لەم نەکە ئەگەر تۆ وتت بەڵێکم بۆ داناوی جان
ئەو وەڵامی تۆی دایەوە بەڵێ وتت تۆ بە تەمامی یانێکت بۆ بەڵێ ئەگەر تۆ وتت یەکەم بۆ داناوی جوابێکی ڕقەوە بەڕاستی نە بەڵام تۆ دەو ڕقیت تێنەگەشتی وتت یەکەم بۆ داناوی برادێکی چاکم بۆ داناوی ئەگەر شوەکەی ئەوە قەیچێکەوە لە پرسیار دەرەچێت لە پرسیار دەرەچێت لە پرسیار دەرەچێت و ئەبێتە چ وەڵامدانەوەی یەکتر وانە بڕێکم بۆ داناوی چونکە ئەو پێی هەر پێی زعاجە بێ کە بۆ پرسیارە ئەەکەی کە بە ئەڵێ بۆچی شووناکەی خۆی زانێ بۆچی نایکە ئەو پرسیارانەی کە تایبەت نین بە منەوە نابێت لە کەسی بەرامبەریەوە بکەم بەڵام کە وەڵامەکەشم هەمان وەڵامی پرسیارەکە بوو ئیتر هیچمان نەکرد ئەبێتە وەڵامدانەوەی یەکترەوە نورخان بەتاکید وایە ئەوەی پێڵێ چونکە ئەوەی کە پرسیارەکە فەراغی هەیە ئەوێ فەراغەکە بە تۆ پڕ کاتەوە مجاملە لەگەڵ پرسیار لە پرسیارکە وەڵام لەسەر ولیان بکاتەوە نورخان دەی پێش بەشی یەکەمی بەرنامەکە وتە بڕەنگە خۆمان هۆکارێک بین بۆی کە ئاسان بین بۆی کە خەڵک پرسیاری تایبەتیمان لێ بکە و من بیرم لێ کردەوە بەم ماوە کورتە بیرم لەو حاڵەتە کردەوە ڕاستە چکە هەندێک ئینسان هەستەکەی خۆش بەدەستە ینی هەر لە خۆت ڕێ بە خۆتی هەموو پرسیارێکی لێ بکەی بەس هەندێ مرۆڤەیە کاریزمێکی بۆ خۆی دروست کردووە کە هەر لە خۆت ڕێ بەخۆ نای پرسیاری ئەمە حەقی بە پۆست و پۆزیشن و شتەوە نییە حەقی بە ئینسانەکە خۆیەوەی مەسەلەن حەلی ئەم شتە چییە مەسەلەن مۆزوعی ئەوەی کە ئێمە ئەم فترەی زۆر گوێمان لێ بۆ خەتی سوور باش بێ خەتێکی سوورت هەبێ و نابێت کە ستعدایکە و بۆی نییە و نازام چی و قسانە فعلا تۆ ئەبێ ئەو خەتە سوورت هەبێ ئایا تۆ وەکو شخصێک وەکو ئەو خاتونە ئایا تۆ ماڵێکی بێ دیواری یعنی تۆ ئەوەندە ئاسانە من بێم بە تۆ بڵێم ئەوە بۆ تۆ تا ئێستا مناڵت نییە نابێ ئاسان بێ بەڵێ هەیە ئەتوانێت پێت بڵێت تۆ بۆ مناڵت نییە باشم یەک شتی تری شەڵێم تۆڵی من 2 ساڵە ناچمە دەرەوە باشە دەرەوە کێ ئەو پرسیارانە لە تۆکان تۆ کە ئەڵی خەڵک قابل لە سواری تەکسیەبی ساق تەکسەکە پێتەڵێ ئەوە بۆ تا ئێستا مناڵت نەبوو خاتون قابل لە عیمارەکە چیتە دەرەوە سکیوریتیەکە پێتەڵە لە خاتونەوە تۆ بیوام مناڵت نابوو ئەبێ من بزانم کە ئەڵێم خەڵک بەنسبەت من کێیە خەڵک چەند کەسن ئەو خەڵکە لەوە چێ ماڵە خەزورانم بن تۆزێکیان و لەوە چێ ماڵی پور و خاڵەکانم بن تۆزێک باشە ئەمانە تۆزێک لێرە و تۆزێک لێرە من دێم تا ئەنیشم ئایا ئەم شەخصا پێویستەکە من چۆن جوابی بدەمەوە پێویستەکە بێئەدەبم لەگەڵی نە من ئەگەر بێئەدەبم کاتە من دێمە مستەوای ئەو کە ئەو بێئەدەب ینی سۆری منیش هەروام بەڵام ئەبێ من بزانم چۆن بتوانم ئەو خەتە سوورە ڕسم کەم وەکو دکتۆرە وتی من ئەبێ فەنی جوابدانەوەم هەبێ با ڕێگە کورتەکە هەڵبژێری تۆ بیلەبری خانم چیەکەی تۆ بیلەبری خانم ئێمە درامامانەیە لە زۆر من 5 ساڵ ناڵم نەبوو 5 ساڵ ئیتر خوێندنی جامیعە و دوای ئەوە هەتا 6م تەواو کردوانم ناڵم نەبوو وا نەزانی ئەو پرسیارانم لێ نەکراوە بەڵام زۆر بەترسەوە لێمان نەکرا یعنی ئەزین چۆن بوو بەترسەوە ئەیوت وڵی مناڵ زۆر خۆشە وەڵام مناڵ زۆر خۆشە لە ماڵەوە هەبێ بەڵام قەت ئەو جورئەتە نەبوو لە دەرگات بدرێ بڵێ ئەڵێن ڕۆ بۆ ئێوە تا ئێستا مناڵتان نییە ئەگەر خوابیدا ئەو قسەیە زۆر باوە ئەڵێ گەر خوابیدا قەیچێکە هەمومانەمانەوێ وایە یانیش ئەتوانی بڵێ ئەیدەی واسەیەکم بۆ بکە لای خواگیان ئەتوانی واسەیەکم بۆ بکەی مناڵێکم ببێ یان کوڕت هەیە کچت نییە ئەی دەی وەڵاهی ئەگەر ئەتوانی ئەوم بۆ ئۆردەرکەی ئەوە تا چەندێکی تێچێ و تا من ئەوە پارەکە فەرموو بۆم ئۆردەرکە من کوڕم هەیە کچیشم هەیە بەم نەڵێن بۆ یەک کچت هەیە ڕێکە بۆ خوشتێکی بۆ ناینی یعنی قڕی چۆ بکەین بەس ئەزین چۆنە هەر لەسەر مناڵ و شتیوانەیە تەدەخۆلی هەموو شتێکی تر دەکەن هەموو خانم جان بە کورتیە توێ قسەی جان سەیدا ئەوەی خاتون باسی کرد خۆ من هەموو وڵامانەم دایتەوە پێیانم ژووتێڵێ ئەینجا لەسەرەوە قەرداریشم دەکەنڵێ ئاخر ئێمە خەمی تۆمان ئەگەر خەمی تۆمان نەبی دەبا با من جوابی ئەوە بدەم دکتۆر بوو یان دکتۆر لەمیا بوو شتێکی وتوتی هەنێک جار هەڵە ئینەمە الأعمال بالنیات هەنێک جار من کە پرسیارت لێ یەکەم نیەتی ئەوەم نییە من دڵی تۆ بریندارکەم لە دوای هەموو قسەیەک و پرسیارێک نیەتێکی ئیجابی هەیە حتا ئەوەی دزیەکە نیەتێکی ئیجابی هەیە ئەوێ پارەی هەبێ خاتون شخصەکان دیارن ئەوەی نیەتیان نەخۆشە ئەوانی نیەتیان سافە زۆر ئاشکرا ئەبێ تۆ نیەتت سافکە ئەم جارە چونکە تۆ لەسەر چ لەرە لەرێک بیت هەمان لەرە لەر ڕاکێش من نیەتم سافە بەڵام دەزانی من چۆنم من ینی دەڵێ ناکەم شخصی خۆم باسی خۆم دەکەم ئەزین چۆنە ئەو کەسێک کە پرسیاری لێ دەکە بەمانەی ئەوەی کە یارمەتی خانم
هیچ فێر بووی لەم بەرنامەیە؟ من زۆر شت فێر بووم یەکەم شت کەوا من لە خۆمەوە فێر بووم لەوەتەی کەوا ئەوەم بەسەر هاتیە من پرسیاری شخصی لە هیچ کەسێک ناکەم یەکەم جار بمەوێ پرسیارەکەم لەسەر خۆم تاقی دەکەمەوە اینجا لە بەرامبەرەکەم لا يغير الله ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تو بلخطو دەست پێ بکەیت لە خۆمەوە ئەو قومی کە تۆ ئەناڵێنی بەڵام- بەدەستیەوە ناگۆڕێ گەر تۆ نەگۆڕێ بەڵام کەواتە لە تۆ تەماشاکە دەست پێەکە سەیدا کە من ینی کەسەکەم زوو دڵم پڕ دەبێ هوەری وەڵامدانەوە بە ئاسانی نایەن ئەزانی چۆنە گریانم دێت کە باز دەکەن ناتوانم لەو کاتە لە کاتی خۆیدا وەڵام بدەمەوە قبوڵیانکە نامێنن چونکە عکسی دژایەتی و عکسی ڕەفز قبوڵە تەواو کە قبوڵت کرد کەمە بنەوە مەسەلەن بۆ سارەکە و خراپ کەمە وڵای بنەوە. کاکە پارەم پێ نییە بێنە 5,000 دلارم بەرێ با سارێکی چاپ کرد ترم قسە زلە چێکی بەڵێ منەرەوەم پێ بۆ ماتۆڕێ پێ وڵا کاکە 200,000 پێ کابرون بووە ئەمە مشکلەمان هەندا حیسابی عیبی کۆمەڵایەتی دەکەین باش ئەو جا فەنی ڕەدمان نییە هاوڕیانەڵێن ئەو بەڕێزی سەرەوە قسەی هەیە جان لە خزمەتامی جا هەر بۆ تەنز پیان و دووتیان چوارەم کەس کوڕێکی زەعیفە بەڵام من لەم لاوە حسابم کرد چوارەم کەس کوڕێکی ماشەڵا بەخۆیە من لێم تێکچوو جانەکەم پرسیارێکمێ بەڵام پرسیارەکەم بۆ نورخانە جان بەخۆش ئەو پرسیارت کرد ئەتوو زۆر لە حەدیث و لە قورعان نەزانی ئەڵێ دینەکەت ئەڵێ تەداخل مەکە خۆ دینەکەشم پێم ئەڵێ چی لەبەر بکە و چی بپۆشە وەڵی کردی بە پرسیاری شخصیەویش تۆ لە خۆتەوە پرسیارەوە کرد حەزیشم لێ تەداخل بەڵام ڕێگەوە پرسیاری شخصیە ئەکیت بە ئەم ناسێت وایە پێشتر منە ناسی ناوناسی ئۆکەی سیرکە بۆت هەیە ئەو پرسیارە بکەی مادام من لە پێشت دانیشتوم و من خاوەنی ئەو صیفەتانم کام صیفەت ئەوەیە کە من بەقال الله وقال تعالى قسەت لەگەڵەکەم وایە بەڵام ئەو قال الله وقال تعالى لەلای تۆ کە ئەبێت ئافرەت 1 و 2 3 بێ اینجا بۆی هەیە ئەو قسانە بکە لەلای من نییە لە هیچ کتێبێکیشە نمبینیوە بڵێ تۆ بۆت نییە فلان ئاەت و فلان قورآن و فلان حەدیث بهێنیتەوە لە بەرەوەی تۆ جلێکی زەرد و جاکەتێکی ڕەشت لەبەرە نابێ یان قژت کورتە یان قژت درێژە یان قژت دیارە نییە کەواتە هەموو کەسێک ئەو کتابە بۆ هەموو کێدابەزی بۆ بەنی ئادەم باشە نورخان ئەگەر تێ جووا وەڵام وەرگر مامۆسا دەست خۆش پێم وا بێ نورخان هەر حەجی شێ کردو وایە بەڵێ تازە شاتومەتەوە ینی ئەبێ بڵێن حاجی نور نا ئەبێت نییە ینی مەبەستم کەسێک کە نوێژەکە پێڵی نوێشکەر کەسێک کە بە ڕۆژوو ئەبێ بەردەوامی ساڵەکە دەمێزانم دین ینی دینداری نانووسێت بە ئەمە ڕوکنێک نابێتە پێش ناو ڕوکنێکە لەسەر هەموو مسلمانێک ئەبێ جێبەجێ بکە بۆ ئەبێت تۆ ناوی من باش ئەگەر نەتوێ جوابی ئەو پرسیارە بیتەوە جوابتایە ئەگەر نەتوێ جوابی ئەو پرسیارە بیتەوە وەڵام وەرگر تاو دەست خۆش یەکسەر ئەگەر بمێ جوابی بدەمەوە چەندێک تۆ ئاەت و حەدیثە زانی وەرە با من و تۆ بەرامبەر بە یەک دانیشین ئەگەر نەتوێ جوابی بیتەوە نه ئەمە ئەگەر نەمەوێ جوابی بدەمەوە ئێستا ئەگریمان هەمان پرسیارە لێکرێ بەس ناتوێت جوابی بیتەوە لە سایکۆلۆژی زۆر چۆنە کاکە دەڕون لە ڕووی سایکۆلۆژیەوە هەندێک پرسیار بۆ معریفەیە ئەمە بە خەڵک لە پرسیارکردن نەترسێنین بالضبط ئێمە باسی پرسیارێکەکەین کە هیچ جوابەکەی من ناکە ئەو پرسیارێکە بێزارت دەکا ویان نابوونە لەو خاتونە ڕەنگە دایکی بێوێ یارمەتی بدە هاوکاری بکە کە بۆچی خانوتان نییە بۆچی تا ئێستا خانوو نەکرۆ ئەگەر پارەتان پێ بتان دەمێت بەڵام ئەو پرسیارانەی کە بێزارە دەکات دیارە وەکو فیتەی شتەکە یعنی دیارە ئیشی منیە ئەو چۆنە تایبەتمەندی خۆیتی پارێزراوەی پەیوەندیم بەو نییە دکتۆر جەڵام قسەی ئەخیرم بۆ بکە بڵێ قسەی ئەخیرم بۆ بکە و بۆم کە ینی ئامۆژگاری تۆچێ پاکێجەکە تەسلیمەکەم باش چۆن خۆمان بپارێزین لەو پرسیارانەی کە بێزارمانەکات و تەدەخلی شخصیەتی ئێمە دەخمەت ئەو کەسانەی کە پرسیارمان لێ یەکەن بێگانە نین کە سوکاری ئێمە و هاوڕێکانی ئێمن زۆر لەگەڵی مەکەوە مجادلە وشتیوە گفتوگۆی زۆر لەگەڵ مەکە ینی هەڵ بە لە کورتی بیبڕێنەوە لە کورتی بیبڕێنەوە دای من وەڵامی داخراوی بدەرەوە توانام نییە بەڵێ یان نەخێر بەوە وەڵامی دەرەوە هەرگیز پرسیاریشی لێ مەکە پرسیار لە پرسیارەوە مەکە هەوڵدە عیلاقەتی لەگەڵی زۆر کەمکەیتەوە مەحدودیکەی بیکێ ڕسمیات براتە خەزورتەوە پەیوەندیەکان ڕسمیات بێ زۆر نەچێ ناو قوڵایی عیلاقات و ئەو شتانەی شخصیەوە ئەتەکێتی وەڵامدانەوە زۆر ئەساسە زۆر جار هەیە کە
بە هوەری وەڵامدانەوە هوەری پرسیار دروست دەکات هوەری پرسیار دروست دەکات کاتێک کە تۆ بە شێوازێکی ئەتەکێت و زۆڕێک پێک وەڵامی بەرامبەرکە دەدەیەوە ئەو لە خۆی تێگە و بڕاجع دەکات و پرسیارەکە دەسەکانە خۆش چوارم پێنجەمیشت ئەوەیە کە تۆ هەرگیز بەو پرسیارانە مەتۆرێ و مەڕەنجێ و خۆ دوورە پەرێز مەکە کە ئەو پرسیارانەی لێت دەکرێت چونکە ئەو کەسە گزارش لە خۆی دەکا ڕەنگە فەراقێکی هەبێ ڕەنگە پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بێ بۆیە بتوانێت ئەو شتە دەستخۆشەر هەر پشتگیری بۆ قسەکەی تۆ ئەوەیە کە هەڵەکە ئەوەیە کە تۆ خۆت دوورە پەرێز کردووە چونکە تۆ حەقەکەی ئەو ناحەقەکەیە کەواتە تۆ ساحەکە و بۆ ناحەقەکان چۆڵ کردووە ئیشەڵا چۆڵی ناکەین دوا قسە وەڵاهی حتا ئەو دیاردەیە لەناو کۆمەڵگایەکان نەمینێتم بەڕاستی بەڕێی من ئەوە ئیلا حدمە پێویستی بە گۆڕینی ئەجیالە ئەما وایە ئێستا ئەو قسانەی کە دەکەین زۆر ئاسانە بەس کە دەکەوینە ناو حاڵەتەکەەوە زۆر قورسە ئەمن ئەوەم بۆ بێ کورتی کەمەوە کاک دکتۆر ئەوانەی کە خەڵەکانی باسکرد زۆر جوان بوو بەس ئایا ئەمە هەمومان ئەو کۆنتترۆڵامان هەیە ئەو هەمووشتانە تەطبیق بکەین قورسە وەکو مرۆڤک ئەمن ئەو هەمووی بتوانم بەس لێرە گرینگەکە چییە وەرە بۆ ئێمە جیلەک دروست نەکەین ئەو سیفاتانەی تێدا ڕێک من لە منداڵی من دەست تۆ لە منداڵی خۆتۆ ئەم لە منداڵی خۆ ئەم لە منداڵی خۆیەوە تۆ جینێک دروست بکە لە دوا ڕۆژە ناو کۆمەڵگای ئەم دیاردەیە نەمێت دەسەکانە خۆش نور خان دوا قسە من لەبەرەوەی لە کۆمەڵگایەکی مسلمانم باش بە پێی ئاداب و ئەخلاقی ئیسلام ئەڕۆم باش خۆت پێ چییە بڕۆ بە دوای ئەو کتابە بگەڕێ و بزانە چیت پێ ئەڵێ زانە بۆ پرسیاری خصوصی چیت پێڵێ بۆ پرسیاری شخصی چیت پێڵێ بۆ ئەوەی ئاماجێک بەجیبێنی چیت پێڵێ بڕۆ بە دوای ئەوەیە بگەڕێ تۆ ئەوەت پێویستە زیاد لەوەی بم بڵێ پشنیاری کام کتابم بۆ ئۆکەی پشنیاری کام کۆرسم بۆ ئۆکەی پشنیاری کام نازام چیم بۆ ئۆکەی تەواو ئەمەت هەیە لە کۆتاییە ئەمە یەک وەڵام ڕوون بێت کە ئێمە لەم بەرنامەیە باسی ئەومان نەکردووە کە پرسیارکردن عیبێ و خوا نەخواستە بێتەر بێتیە بەڵام لە خۆت بپرسە و پرسیاری کە لەم نییەکەی ئەگەر لە خۆت بکرێ ئاساییە وەڵامەکەی ینی نمونەیەکی زین و بەڕێکەوت لە بەرنامەکە ئەو پرسیارە تایبەتانەی وەک خەنجەر ناوبرد و ئەو پرسیارە تایبەتانە خەنجەرە لە دڵە و درامایەکمان کرد ئەو درامایە نمایندەی ڕەنگە هەزاران پیاو بێ لەم کۆمەڵگەیە دواتر تۆ بۆ پرسیارە چی و دەسەکەوێ دوو گروپ مرۆڤ لەسەر زەوی هەن گروپێکیان ئەهلی ئەوەن کە شتەکان بە بینین بە ڕوونکردنەوە کەشفکەن گروپێکیان ئەوانن کە پرسیارەکەن بە پرسیار ئەو گروپەی کە هەمیشە بە پرسیارکردن ژیان بەڕێوە بن هەمیشە ژیانیان نانتە دروستە چکە من ئەگەر تۆ پرسیارێکی تایبەت لە من بکەیت و تۆ هیچ دلیلێکە بۆ وەڵامەکە نەبێ من ئەتوانم بەدڵی خۆم جواب ببەمەوە تۆ بەم نەڵی منێ خۆشەوێ من ئەگەر چێژ لەو خۆشەویستی وەرگرم یا ئیشێکم بۆ وەڵامە بێڵم بەڵێ و هیچ بەڵگەیەکە نییە و ئەگەر بژ لێم نەخێر هیچ بەڵگەیەکە نییە بۆیە پرسیاری تایبەت لە ئاستی مرۆڤبوونی تۆکە مەکاتەوە بۆیە هەوڵ بەمەیکە بۆیە هەمیشە ئەو کەسانی کە ئەم بەرنامەیە بینن خۆت بێنە شوێنی ئەو خانمەی کە تۆ پرسیارێکی تایبەتە لێکرێ ڕەنگە وەڵامەکەی لای ئەو وابێ وەکو ئەو نمونانەی تریش کە میوانەکان باسییان کرد هیوادارم شتێکمان کرد بێ و پرسیاری تایبەت و ئەز لێ بێنن وافیس